کەسانی پسپۆڕ و شارەزان بانگهێشتی ژمارەیەک پەرلەمانتار و بەرپرسی پەیوەندیداریان کردووە بۆ چالاکیەکی تەندروستی تا لە ڕێگەی پانێڵ و لێکۆڵینەوەی کەسانی ئەکادیمیەوە هۆشداری بدەن لە مەترسی نەخۆشیە گوازراوەکان و هەڕەشەکانی بۆ ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان. بەوتەی شارەزایان پیسی ژینگە و کەمی و پاشەکشەی خزمەتگوزارە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان وای کردووە ناوچەیەکی لەبار بێت بۆ سەرەڵدانی نەخۆشیە گوازراوەکان و زوو تەشەنە سندنیان. ئەم 10 ساڵ بۆ 15 ساڵی ڕابردوو گوێت لە کۆمەڵی نەخۆشی بووە، ئەنفلۆنزەی باڵندە، ئەنفلۆنزەی بەراز و ئاخر نەخۆشی ئەوەی بیستمان نەخۆشی ئاوڵەی مەیمون بوو. لەبەر ئەوە بەڵێ ژینگەی کوردستان و ژینگەی عێراق بە شێوەیەکی گشتی یارمەتی دەرە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان. سیل، کۆلێرا، تای خوێنبەربوون، کۆرۆنا لە دیاترین ئەو نەخۆشیە گوازراوانن کە لە عێراق و هەرێمی کوردستاندا بەڵاو دەبنەوە لە پێناو ئاگاداربوون لە دوایین زانەرە تەندروستیەکان و پێشکەشکردنی توێژینەوەی زانستی لەسەر جۆر و هۆکار و چارەسەری نەخۆشیە گوازراوەکان بەر لە بەڵاوبوونەوەیان داوا دەکرێت سەنتەرێکی تایبەت بە پارێز و کۆنتڕۆڵی ئەو نەخۆشانە لە هەرێمی کوردستان دامەزرێنرێت. سنتەرێکی تایبەتمان وەکو سنتەرەکانی CDC ئەمریکی کە سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکانە کە بەردەوام بە شێوەیەکی بەردەوام لە هەموو شوێنەکانە لە هەموو پارتە جوگرافیەکان ئاگەڕن بۆ ڤایرۆسەکەەوە گەڕن بۆ ئەگەری گۆڕانکاری لە ڤایرۆسەکانە بە تایبەتی ئینفلۆنزا یا کۆرۆنا. ئەمە لێرە جەختمان لەوە کردەوە کە بتوانین لە کوردستان سنتەرێکی ڕوبەڕوونی نەخۆشیمان هەبێ وەکو CDC ئەمریکی یا وەکو CDC وڵاتەکانی تر. لە دوای بەڵاوبوونی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چەندین نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشیە گوازراوەکان بنیانرا، بەڵام تا ئێستا هیچ ناوەند و سەنتەرێکی زانستی بۆ لێکۆڵینەوەی پزیشکی لەسەر نەخۆشیە گوازراوەکان بوونی نییە. بۆیە ئێمە هەوڵ دەدەین وەکو وەزارەتی پلاندانان ئەم چالاکیە گەورەتر بکەین بێنین لە هەولێر وەزیرە بەڕێزەکانیش بەشداری تدا بکەن بۆ ئەوەی بتوانن ڕەزامەندی جەناب ئەنجومەنی وەزیران وەربگیرێت بۆ دروستکردنی سەنتەرێکی توێژینەوەی لەو بابەتە. نەخۆشیە گوازراوەکان گەرچی مێژوو دوور و درێژیان هەیە، بەڵام چەند ساڵێکە بە تەواوی جیانیان بەخۆیانەوە سەرقاڵ کردووە بەتایبەت لە دوای بڵاوبوونی پەتای کۆرۆنا. ئەوە ژوای کرد بەشی زۆری وڵاتان ناوەندی لێکۆڵینەوەی تایبەتیان لەسەر ئەو نەخۆشانە هەبێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.